الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. دیارە لە عەسڕ و زروف و ڕۆژگارێکاین چەند جار و تومانە فەساد وەک شەپۆلی دەریا بەڕاستی شەپۆلەدا، وەک باران ئەبارێ بەسەر کۆمەڵگا و مجتەمەعە. هۆکارەکەیشی خۆمانین، کەسی تر نییە. یەکێک لەو ڕەوشتە قێزەون و ناشرینانەی کەوا لە کۆمەڵگادا ئەکرێ و هۆکاری زۆر لە تووڕەبوونی پەروەردگارە، ئەویش ئیحتیکار و شت شاردنەوە و شت گرانکردنە. ئەمە سیفەتێکی زۆر ناشرینە، سیفەتێکی نەفرەت لێکراوە، سیفەتی زاڵم و ستەمکار و تاوانبار و خراپەکارانە. مسلمان و ئیماندار ئەوەی کە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله، ئەم کەسە خاوەنی پیاوەتیە، خاوەنی ویجدانە، خاوەنی سۆز و بەزەییە، خاوەنی ڕەحم و سۆزە. بەڵام لە کاتێکە ئەگەر ئەو ئیمان و دینەی نەبوو، لاواز بوو، خۆشەویستی دنیا و مافی دنیای هەبوو، هەر حەزی لە ماڵ کۆکردنەوە ئەکرد، بیری قەبر و قیامەتی ناکردەوە، وای ئەزانی دنیا دائیمە ئاوا ساعەکەی بۆ چۆڵە و ئەسپی خۆی تیاتاودا گرانی دروستکە و زڵم دروستکە و خیانەت بکە، ئاوا بۆی چۆڵ نابێت. ئەمە گەورەترین تاوانە. خوای تەبارەک وتەعالا بە مسلمانان ئەفەرمێت، بە ئیمانداران: یا ئەیوهە الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. خوا خطابێکی عامەکە لە هەموو خەڵکی، ئەی خەڵکینە، هۆ خەڵکینە، بخۆن و بخۆنەوە حەڵاڵ نەک حەرام، زوڵم مەکەن، حەڵاڵ بخۆن، دوای شەیطان و خطوات و خطوراتی شەیطان مەکەون، چونکە شەیطان دوژمنی سەرسەختیەوەیە. خوای تەبارەک وتەعالا لە چەند شوێنی قورئانە مژدەی ڕزق و ڕۆزی بە ئێمە داوە، لە یەک شوێنە شەیطان ئەمان ترسێنێ بە فەقیری و هەژاری. خەڵق بەگوێی شەیطانەکە، بەگوێی خوا ناکە. خوا فەرمێ شەیطان دوژمنتانە، بەگوێی مەکەن، من خالیقی ئێوەم، خوای ئێوەم، من ئێوەم دروست کردووە، نەحن نەرزوقکم و ئەیاهم، من ئێوە ڕستەدەم، مناڵەکانتان ڕستەدەم، ئێوە پەروەردەیەکەم. لە چیە ترسن؟ مەترسن، ترستان نەبێ. خوای تەبارەک وتەعالا وا فەرمووە شەیطانیش ئەمە ئەخاتە مێشکی عامەی خەڵکیەوە، مسلمان و کافرەوە. ئەگەر نەشاریتەوە، احتیار نەکەی، گرانی دروست نەکەی، ئەمە نەکەی، ئەوە نەکەی، ئەمری لە برسا. ئەمە فرت و فێڵی شەیطانە. جا هەر کەسێ بەگوێی شەیطان بکە، بەڕاستی مەلعونە. بەپێی حەدیث پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم: ولا تبخسوا الناس أشياءهم. خەڵکی مەخەڵەتێنن، خەڵکی فریو مەدەن، بەم خەڵەتاندن و بەم حرامێتە پارە کۆ مەکەنەوە. بۆ کێی کۆکەیتەوە؟ ئەی بەیتە قەبر لەگەڵ خۆتا، قەسر و قسووری پێ دروستەکەی لە قەبرا، خۆتی پێ نەجات دەدەی، هەموو دنیا و مافی دنیا بەی لە برێتی یەک درهم حرام، لە برێتی یەک قسەی ناشرین، خوای تەبارەک وتەعالا وەری ناگرێت، بەرتیل ناخوا لەوێ. يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. خوا فەرمێت ئیمانداران، ماڵ و سەرۆ و سامانی یەکتری مەخۆن لە نێوان یەکتریا بە بەتاڵی، یعنی بە ڕیبا خواردن.
بە معاملەی بەتاڵ، بە احتیکارکردن، بە زوڵم، بە ستەم. بەتاڵ یعنی معاملەی بەتاڵ، یعنی بێ مقابل، بندیوار و ژێردیوار و ئەمانە هەموو یەگرێتەوە بەڕاستی. ئەو معاملانەی کەوا لە بازار ڕاکرێ حرامە. ئەمە خواردنی ماڵی خەڵکیە بە بەتاڵ، ئەمە بەڕاستی خەڵەتاندنی خەڵکیە. ئەو موچە و مەعاشە وەریەگری حەقی خۆتی پێ نەدەی حرامە، ئەمە معاملەی بەتاڵە. ئەو معاملەی کەی لە بازارە گرانی دروستکەی، احتیکار بکەیت، معاملەیەکی حرامە، خواردنی ماڵی خەڵکیە بە بەتاڵی. جا خۆشەویستان و ئیمانداران، خوای تەبارەک و تەعالا چۆن ئەمر بە پێغەمبەرانەکەوە بە عامەی خەڵکەکە کە حەڵال خۆر بێ، حەڵال کۆکەرەوە بێ، نەک لەسەر حرام خۆی و ماڵ و ماڵی پەروەردەکە. ئەمڕۆ خەڵکی بەعام بەگشتی مسلمان و کافر لە مجتەماع کۆمەڵە زەروریاتی هەیە، کۆمەڵە پێویستات هەیە، کۆمەڵە کەمالیاتیش هەیە. ئەوەی کەوا ئیسلام تەئکیدی لەسەر دەکاتەوە ئینسان نابێت لەوانەی کە پێویستاتی ئینسانە قوتن، وەک گەنم، وەک ئارد، وەک جۆ، وەک بەسەلەی خورما، وەک مێوەژ، وەکو ڕۆن، وەکو برنج، ئەمانەی کەوا پێویستاتن ڕۆژان ئینسان بەکارهێنێ، تۆ بێی گرانی کەی لەسەر خەڵکی مەلعونیت، تاوانباریت، حرامخۆری، لە ئومەتی پێغەمبەر نیت صلی الله عليه وسلم. کەمالیاتیش ئەوەیە کەوا خۆمان نەزانین زینە و جوانی و ئەمانە بەڕاستی ئەمە شەر حرامە ئینسان گرانی تیا دەدووە کاتێک کە بۆ پێویستاتی ئینسان. بەڵام ئەوەی کەوا ئەمڕۆ پێویستاتی ئینسانە و گران ئەکرێت لە بازارە و ئەشاررێتەوە ئەوەی گرانتر بێ، ئەمە تاوانێکی زۆر گەورەیە و ئیسلام لەسەر ئەمە قسەیەکە و نەفرەتی کردووە لەوانەیە کە ئەو کارەیە کرد، بە خاتئی زانیوە، بە تاوانبار و غەڵەتکار و خراپەکار. خوا بە فیرعەون و بە قارون و بە هامان ئەفەرمێت ئەوانە مخطئن، ئەوانە بەڕاستی غەڵەتیان کردووە. دەی پێغەمبەری خوا ئەفەرمێت صلى الله عليه وسلم من يحتكر فهو خاطئ. ئەوەی کە شت بشارێتەوە بۆ ئەوەی کە گران بێ و گرانی دروستکە، دواتر بە سعیر گرانتر بیفرۆشێتەوە بۆی کە نەمێنێ لە بازاڕا، ئەمە غەڵەتی کردووە. دەی خوا بە فیرعەون و بە قارون و بە هامان و بەمانە ئەفەرمێ ئەوانە مخطئن، کەواتە تۆ لەگەڵ قارون و هامانە عەش دەکەی، چونکە غەڵەتێکت کردووە، ئەو غەڵەتە وەک غەڵەتی فیرعەون و قارون و هامان وایە. جا بۆیە پێغەمبەری خوا لە فەرمایشترا ئەفەرمێت المحتەکر مەلعون، ئەوەی کەوا شت ئەشارێتەوە بۆ ئەوەی سعرەکەی گران ببێ، ئەمە مەلعونە. تۆی دوکاندار، تۆی بایع، تۆی کاسبی ناوبازار، هەر ئیشێکی هەیە، هەر زەخیرەیەکی هەیە، بە هەرزانەی کڕیوتە، ئەمڕۆ دای ئەنی ئێشاریتەوە وەی گران بێ، مەلعونی. نوێژی چیەکەی؟ حەجی چیەکەی؟ ئەمرەی چیەکەی؟ یەی بۆ مزگەوت گریانی درۆوتی فەرمێستی تیمساحی چییە ڕێژی؟ لەو پارە حرامە زەکاتی چی دەرەکەی؟ بەو پارە حرامە بۆ حەج بۆ ڕۆی، بەو پارە حرامە بۆ یارمەتی فەقیر وەژارە دەی، بەو پارە حرامە بۆ مزگەوت دروستەکەی. ئەوە مەکە، هەزار مزگەوت دروستکەی، یەک درهەمی حرامت لەلا بێ، بە زوڵم خوارد بێت، لە ڕۆژی قیامەت تا یەخەتە گیرێت، نە مزگەوت فریاتەکەوێ، نە نوێژ و جومعە و جەماعەت کە بە درۆ کردوتە. چونکە ئەگەر مسلمان بی ویژدانە هەیە، ئەگەر مسلمان بی حرام خۆر نیت، ئەگەر مسلمان بیت ڕێچکەی پێغەمبەران و سەحابە و ساڵحین ئەگریتە بەر کە ئەوانە بەڕاستی خۆیان لە حرام و تاوان شاردۆتەوە، خۆیان لە حرام و تاوان بەدوور گرتووە. پێغەمبەر فەرمێت صلی الله عليه وسلم لە حەدیثێک کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە، من يحتكر طعاما 40 ليلة فقد برئ من الله تعالى وبرئ الله تعالى منه. هەر کەسێ 40 ڕۆژ خواردن بشارێتەوە پێویستاتی خەڵکی بۆ ئەوەی کەوا گران بێ لە بازارە، ئەوە لە خوا بەریە و خوای لەو بەریە. ئەم کەسە خوا بەریە لێی، ئەویش بەریە لە خوا. خوا پەنامان بە، یعنی تۆ کە خوا بەری بێ لێت، خالیقت، رازقت، پەروەردگارت نەفرەتی لێ بکە، لعنەتی لێ بکە، بەری بێ لێ، بەتەمای چیت؟ درۆ دەلەزەی چیەکەی؟ حەج و عومرەی چیەکەی؟ جەماعەتی چیەکەی؟ ئەمانە هەمووی درۆ دەلەسێتەوەیکەی، بە درۆیکەی، خیانەتەکەی،
پەیمانێکت داوە بە خواشکاندوتە خوای تەبارەک و تەعالا ئەو خیانەت و درۆ دەلەسەی ناوێ کە بە درۆ خۆشت فریوەدەی و خەڵکی فریوەدەی. خۆشەویستان، المحتەکیر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەیە کاتە خزمەتی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ، ناوی مسەوەری کوڕی مخرەمە. ئەم کەسە زانین چۆن بوو، کەسێک بوو حەزی ئەکرد گرانی دروست بێ، گرانی حتا ئەگەر هەورێک بە ئاسمانەوە ببوایە ئەم دڵی تەنگە بوو، بەس لەبەر ئەوەی کەوا تەمان باران نیشانەی ڕەحمەتە، سەوزبوون و شینبوونی گیا و سەوزاییە، ڕزق و ڕۆزی پێوەیە، ئەو پێی ناخۆش بوو، ئەو پێی ناخۆش بوو. ئەمە بەڕاستی وای لێ کردبوو، زۆر قێزەون و ناشرینی کردبوو، بۆیە بەڕاستی چووە بە نەفسی خۆیان و تۆبەیەکی نەسوعی کرد و وازی هێنا ئەو ئەشیا و شتانە کە هێنای نەک بە قازان بیفرۆشیە، هەر بە سەرمایەکەی خۆی فرۆشتەوە. مسلمانە بێ ئاوا بێ، ئەبێت لەخوا بترسێ بچێتەوە بە خۆیان. کاتێ پێغەمبەرەکەت پێت ئەفەرمێت تۆ مەلعونی ئەگەر محتەکیر بی، شت بشاری تۆ گرانی دروستکەی، ئەبێ بچیتەوە بە خۆتە، ئەبێ وەکو ئەم سەحابە ئاسانە، تابعین، سالحین، خواناسان کە بەڕاستی ئەمانە ئاوا ترسیان لەخوا بووە. تاجیرێک بوو لە ناو مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، شتی ئەفرۆشت، تاجیرێک گەورە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ڕازی بوو لێی، فەرمووی بۆ ئەم شتانە ئاوا بە هەرزانە فرۆشی و خاتری خەڵکی زۆر ئەگری. فەرمووی یا ڕەسوول الله، بەس لەبەر ئەوەی گرانی دروست نەبێ، بەس لەبەر ئەوەی دڵی خەڵک وەخشەم، خەڵک ناڕەحەت نەبێ. پێغەمبەری خوا فەرمووی المحتەکیر فی سوقنا كالملحد في كتاب الله. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە محتەکیرە لە بازاڕەکانی ئێمە و هەروەها لە سوقی ئێمە شت گران دروستەکە، گرانی دروستەکە، ئەمە ملحیدە، ملحیدە لە کتابی پەروەردگارە، یا ملحیدە بە کتابەکەی پەروەردگار. الجالب إلى سوقنا كالمجاهد في سبيل الله. ئەوەیشی کە وەکو تۆ ڕزقێنێ بۆ وڵات ئاوادانەکاتەوە، بەڕاستی ئەمە وەکو مجاهد وایە لە پێناو پەروەردگارە کە جیهادەکە لە بۆ ئیعلای کەلیمەت الله چەندێ خێری ئەگا. ئەو کەسەی کە وڵات ئاوادانەکاتەوە بە تیجارەت و بازرگانی، بەڕاستی ئەمە لای پەروەردگار وەکو مجاهد وایە. چۆن محتەکیرەکە وەک ملحید وایە بە کتابی پەروەردگار، یا لە کتابی پەروەردگارە ملحیدە و مەلعونە، گرانی دروست کرد، خیانەت باز، غەش باز، درۆزن، ساختەچی دوو لە ڕووی جەنابتان گرانی دروست کرد، ئەمە ملحیدە مەلعونە. ئەوەشی کەوا گرانی دروست ناکا و وڵاتی خۆی خۆش ئەبێ، ئەم کەسە لای خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وەکو مجاهید وایە. ئەڵێن لە وڵاتێکا شەڕێ بوو، کاتێک کە شەڕ دروست بوو، تەمەن شەڕ گرانی پێوەیە، ناڕەحەتی پێوەیە، قاتی پێوەیە، یەکێک لەو ئەسکەرە داگیرکەرانە چوە دوکانێکەوە شت بکڕێ، کە شتەکەی کڕی ئەزانێ وەکو ئەو سیعرەی وایە کە هی پێش شەڕە، تی بۆ ئەم سیعرەتان نەگۆڕیوە، چۆن گرانیان دروست نەکردەوە؟ وتی من وڵاتی خۆم خۆشەوێ، چۆن گرانی لەسەر هاوڵاتیانی بەراو خۆشی خۆم دروست ئەکەم؟ کابرا وتی ئەم وڵاتە ناڕۆخێت مادەم خەڵکی دڵسۆزی وایتایە، مادەم ئەم خەڵکەی ئاوا دڵسۆزی خۆیەتی لە کاتی قاتی و ناڕەحەتیە، لە کاتی حەربا گرانی دروست ناکە، ئەم وڵاتە ناڕۆخێت، ئەم وڵاتە ئاوەدانە بێتەوە. جا خۆشەویستان، تۆی مسلمان و ئیماندار ئەبێ بترسی لە عاقیبەتی زوڵم و ستەم و خیانەت و ئیحتیکار و گرانی دروستکردن. وەک ئاماژەم پێ کرد، پێغەمبەری خوا مەلعونە ئەو کەسە کە ئیحتیکارەکە، گرانی دروستەکە، شتە شارێتەوە بۆی گران بێ، و خاطئە، خەڵەتی کردووە، ئەمەش صفەتی فیرعون و قارون و هامانە. و هەروەها لە مسنەدی ئیمامی ئەحمەد وارد بووە بە صەحیح لە سەردەمی سەیدنا عومەر خەلیفەی عادل و دادپەروەری ڕەسوول الله صلی الله علیه وسلم،
لەو سەردەما جارێکیان حەزەتی عومەر لە مزگەوتە هاتە دەرەوە ئەزانێ ڕزقێکی زۆر لە بازار ڕایە. حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ئەم ڕزقە زۆرە الحەمدوللا کێ هێناوی خوا بەرەکەت خاتە حاڵ و ماڵێەوە. وتیان وڵا قوربان ئەمەی دوو نەفەرە هی دوو ئازادکراوی دوو سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یەکیان بە ناوی فەڕوخی مەولای عوسمان، یەکیان بە ناوی فلانی مەولای عومەر. ئەم دوان هەردوویان ئازادکرا بوون، عەبدون هی ئەو دوو سەحابە بەڕێز ئازادیان کردن بەڵام تیجارەت و بازرگانیان نەکرد. هی ئەوانە هێناویانە. حەزەتی عومەر دوعای خەیری وەکردن، تیان قوربان ئەمە هی ئەوە نییە نابێتیان. حەزەتی عومەر فەرمووی ئەی چییە؟ فەرمووی شاردووانە تۆی سەخسیان دە بازاڕەوە خەریکە خراپە بێ جای فرۆشتنەوە. حەزەتی عومەر بانی کردن فەرمووی ئەم فێڵ و خیانەتە یەکەن لە ناو وڵاتی موسڵمانان و ناو وڵاتی ئیماندارانە، شاردووتان بۆی گران بێ لەسەر خەڵکی. ئەوە بوو حەزەتی عومەر زۆر تووڕە بوو لێیان. فەرمووی با مژدەیەکتان بەمێ. پێغەمبەرە فەرموویە صلى الله عليه وسلم من احتكر على المسلم طعامهم أصابه الله بالإفلاس أو بجذام. فەرمووی ئەو کەسەی کەوا پێغەمبەر فەرموویەتی ئەو کەسەی کەوا گرانی دروستەکە و شتە شاردەوەی گران بێ. با پێتان بڵێم مسلمانان ناڕەحەتەکە بە گرانی، بە بەردوونەوەی ڕزق، بە شادنەوەی شت لەیان ئاگادار بن. پێغەمبەری خوا ئەمەد خوا تووشی ئیفلاسی و داماویەکە یان تووشی گولی و گەڕیەکە. جا لەو کاتە فەڕوخی مەولای عوسمان یەکسەر تۆبەی کرد و گەڕاوەتی یا ئەمیرە المومینین من تۆبەیەکەم لەسەر دەستی تۆ، ئەهدەدەم بە خوا بە پێغەمبەری خوا بە ئێوەی مسلمان جارەتر غەڵەتی وا ناکەم، جارەتر احتیکار ناکەم، گرانی دروست ناکەم، شت ناشارمەوە، سعر بەرز ناکەمەوە. بەڵام ئەوەی کەوا مەولای عومەر بوو کەسێک بوو کە کاتی خۆی خزمەتکار و عەبدی حەزی عومەر بوو ئازادی کرد بوو، ئەو چاوچنۆک بوو، وتی نەخێر من ماڵی خۆمە شتی پێکڕم دائێنێم بە گرانەی فرۆشم. حەزەتی عومەر عەلاقەی چییە؟ حەزەتی عومەر فەرمی دەی مژدە بێ لێ ئینشاءالله یا تووشی ئیفلاسیە بی یا تووشی گولی و گەڕیە بی. أبو يحيى فمن والله فرأيت مولى عمر مذوبا أي أصابه الجزام، والله نمرت حتى بقولي وقربيني من أزان زورك لتاجي كان توشي سرطان بن توشي قولي وقريا بن يخيانة لو ملتا كان برسكان أواني كما ضم ملتا أخوان ببطالي أزان باري حرام وايلة كردون خوا سوق الرسواي كردون جا خوش شويستان أبي زور آقامان لو بيت أما الظلمة شون ربا خواردن حرامة أحل الله البيع وحرم الربا خوا بيع ومعاملة حلال قبل ربا حرام جورك للربا إنسان لحديث واجد سيزينا لقل دايك خويا بكا زور باش ترى كدرهم الربا بخوات سيزينا لقل دايك خوات بكي لو باش تدرهم الربا سوب خوي ولا ما فهم أم احتكاره جورك للربا شنو الربا شيء الربا وين بار گرانی لەسەر خەڵکی قورسایی لەسەر خەڵکی دروستەکە احتیکاری عینیشتە بۆیە ئاگاتانەوە بێ خۆشەویستان. جا حکمی احتیکار و گرانی لە بازاڕە حرام و تاوانە. تۆی دوکاندار برنجەکە ڕۆنەکەت ئاردەکەت بە هەرزان کڕیوە ئەمڕۆ شەڕێک بۆ لە ئۆکرانیەوە لە رووسیا تۆ لەیرە بە فرسەت یەزانی ئەی قۆزیدەوە گرانیەکەی جارێ ئەمە بفرۆشە بە هەرزان و بە سێرەکەی خۆی دواتر ئەگەر چۆن کڕیتەوە وا بیفرۆشەوە تۆزێ قاسەم خرە سەری. بەڵام ئەم زەیتەی کە تۆ داوناوە لە 1500 کرد و بە 6000 ئەمە گرانیە، ئەمە تاوان و مەعسیەتە، ئەمە ڕیبا خواردنە، ئەمە زوڵم و ستەم و خیانەتە. ئەمە پێغەمبەری خوا فەرمێت بەندەکانم ئینی حەڕەمت الظولمە عەلا نەفسی من زوڵم لەسەر نەفسی خۆم حرام کردووە. ئاگادار بن زوڵم لەسەرتان حرامە نابێ بیکەن چونکە زوڵم زوڵماتە لە ڕۆژی قیامەتە. ئازیزان ئەم گرانی دروستکردنە لە بازاڕە ئەم چەند ڕۆژێکەوە پێیاچوین تەبعەن هۆکارەکەی نەبوونی ئیمانە ئیمان زەعیفیە یان نەبوونی ئیمانە ئیمان زەعیفیە، نەبوونی تەوەکولەوە پەروەردگار و خۆشەویستی دنیا
پێغەمبەری خوا فەرمێت ناترسم لێتان کە لە برسا بمرن بەڵام ئەزان لە چی ئەترسم لێتان یا ڕەسوڵ الله بۆچی ئەترسی لەمان لە چی ئەترسی لێمان کە ئێمە بەڕاستی تیاچین پێغەمبەری خوا فەرمووی لەوە ئەترسم خۆشەویستی دنیا کارتان تێکە بەڕاستی خۆشەویستی دنیا واتان لێ بکە زوڵم بکەن خیانەت بکەن بە هیلاکتانە بەرێ وەکو چۆن ئومەتانی پێشوو بەهۆی خۆشەویستیان بۆ دنیا تووشی ڕیبا خواردن بوون خوا بە هیلاکە بردنی چونکە زوڵمیان کرد خیانەتیان کرد خۆشەویستان جا تۆی موسڵمان و تۆی ئیماندار لەو بازاڕە کار و کاسبیەکەی لەخوا بترسە لە خوای تەبارەک و تەعالا بترسە هەتا دنیا بۆ تۆ نامێنێ ڕۆژێک بێ ئەمریت ڕۆژێک دێ بە لیقای حەزەتی ئیزرائیل شادەبی فریشتەکان بەرزەخ و قیامەت ناوگۆڕ سوئال و جواب معاملەت لەگەڵ مەلایکە ئەمانە هەمووی دێتە ڕێگەت ئەو پارە و ماڵە فریات ناکەوێت لەخوا بترسە گرانی دروست مەکە چۆن کڕیوتە پێش ئەوەی کەوا نەبێت و شەڕ پێش ناڕەعەتی وا بیفرۆشەرەوە بۆ ئەوەی کەوا مەلعون نەبی بۆ ئەوەی کەوا لە دین دەرنەچی بۆ ئەوەی کەوا پارە و ماڵت حەڵاڵ بێ بۆ ئەوەی کەوا بە ڕۆسووری و سەربەرزی بگەیتە لیقای خوا بۆ ئەوەی خوا لە دنیا ئیفلاست نەکا یا تووشی گولی و گەڕیت نەکا و پارەکە پەیایەکەی لە نەخۆشی و دەردەسەری و سەرەتان و ئەمانە سەرفی کەی خۆشەویستان چونکە وعدی پێغەمبەری خوایە یا ئیفلاسەکە ئەو کەسە کە حرام خۆر بێ کە گرانی دروستکە کەشت بشارێتەوە یاخوا گول و گەڕیەکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى پێغەمبەر لە خۆ قسە ناکات وحی فەرمایشتەکانی فەرمایشتی پەروەردگارە وحی پەروەردگارە بۆیە ئێمە بەڕاستی خۆمان بە موسڵمان ئەزانین خۆمان بە ئیماندار ئەزانین ئەبێ لە خوای خۆمان بترسین ئەبێ بەڕاستی ئەم سیفەتە قێزەونە ناشینە لەناو خۆمانە دەرکەین و ئێمە میلەتیش بۆ ئەوەی کەوا گرانەکە دروست نەکەین با بە گوێی بانگەشەی بەتاڵی تیجارە ساختەچیەکان نەکەین کاتێک حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ تیان قوربان گۆشت گران بۆ لە بازاڕە چوو بەلای قەسابەکان فەرمی وە بە گرانی فرۆشن تیان وەڵا قوربانی تر وەزعەکە وایە و ئەبێ بە گران بیفرن فەرمی دەی من کارێکە کەم کەس لێتان نەکڕێ ئەو کاتە مەجبورن خۆتان زۆر بە هەرزان بێن بە خەڵکی فەرموو خەڵکی نا کەس گۆشت نەخوات وازیان لێ هێنا تەرکیان کرد گۆشت بۆ خۆی هەرزان بوو تۆی میلەتیش تاوانباری کە یەکسەرە پێشتە مارکێتەکان و بازار و کڕینی شەکر و ڕۆن و زەیت و ئەمانی نەبوونی تەوەکولە نەبوونی بیر و باوەڕی تەوا بە خوای خۆت خوای تەبارەک و تەعالا چی بۆ داناوی هەر ئەوەیە بەڵێ ئەسبابەیە ئەخزی ئەسبابەیە بەڵام تۆ ئەگەر نەڕۆی ئەم گرانێ دروستکەی تیجاری ساختەچی بۆ قازانجەکە تیجاری درۆزن و ساختەچی و حرام خۆر بۆچی بەڕاستی ئەم وەزعی بۆ دروستە بێ و باخەڵی پڕە بێت تۆ خۆت تیجارەکە دروستەکەی تۆ تاغوت دروستەکەی خۆت زاڵم دروستەکەی خەتای خۆمانە بۆیە پێویستە بەڕاستی بە ئێمەش بە خۆمان بچینەوە گرانی دروست نەکەین شتەکان بە زۆری نەکڕین بە پێی پێویستی خۆمان بێ بە پێی حاجەی خۆمان بێ تەوەکولمان لەسەر خوای گەورە بێ خوای گەورە ڕاسیقمانە خوای گەورە ئێمە ئەژیێنێ خوای گەورە بۆی دیاریکردن لكل ئەجەل کتاب چۆن نەژی چۆن ئەمری حتا یەک تیکە ما بێ بیخۆی یەک قەترە ئاو ما بێ بیخۆی نامریت لە چیە ترسیت خوا ڕازیقە ئەگەر تۆ عەقیدەت بە پەروەردگاری خۆتەیە خۆت دەرەدەست خوا ومن يتوكل على الله فهو حسبه بۆیە پێویستە ئێمەش گرانی دروست نەکەین ئێمەش بازاری تیجارە ساختەچەکان خەرەباڵغ نەکەین یا ربی خوای لێمان خۆش بە عاقبەتمان بەخێر بگێڕە لە گوناه و تاوانی خۆمان واوکو دایکمان خۆش بە یا ربی خوای لە زوڵم و ستەم و تاوان و خیانەت پارێزامان کە یا ربی خوای گیان نەتەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاترداران بە پێغەمبەران و صالحان و پیاوچاکان خوای هیدایەتی هەموولایەکمان بەی خوای دڵ دەڕووی هەموولایەکمان نورانی کەی بە نوری خۆت بە نوری معرفەتی خۆت یا ربی خوا عاقبەتی هەموولایەکمان بەخێر بگێڕی لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی هیدایەتی گەنجەکانمان بی یا ربی خوا بازار و تیجار و بازرگانەکانمان بە ویژدان کەی بە ئینساف کەی بە ڕەحم و بە سۆزیان کەی بەرامبەر بە میلەتە یا ربی خوای گە نەدەپاڕێنەوە ئەوەی زوڵمەکە لەم میلەتە ئەوەی خیانەتەکە لەم میلەتە ئەوەی گرانی دروستەکە ئەوەی شتە شارێتەوە لەم میلەتە ئەوەی
خراپەی بۆ میلەتە ئەوێ خوایە ئەگەر شاوی داهاتی دایتی ئەگەر شاوی دانیە خوایە هەرچی ماڵ و سەر و سامانی هەی لێ بکەی بە سیل و سەرەتان یا ڕەبی خوایە گیان ژیانی لێ تاڵکەی وا ژیان لەو میلەتە تاڵەکە وا گرانی سەر میلەتە دروستەکە یا ڕەبی خوایە ئەوەی دڵسۆزیە میلەتە نییە خوایە بە قەهر و غەزەبی خۆت لەگەڵا بجوڵێنەوە یا ڕەبی خوایە بەرپرس و کار بەدەستێ وڵاتە کە لەم وڵاتە ناپرسنەوە قوتی ئەم میلەتە بڕن نانی ئەم میلەتە بڕن زوڵمەکەن خیانەت دەکەن دوژمنی دین و خاک وڵات و نیشتمانمانن خوایە ئەگەر شاوی داهاتنی دادیان بی خوایە شاوی داهاتنی خوایە بە زووترین کات لێ دەپاڕێنەوە تۆ خاوەنی وعدی خۆتی وعدی تۆ ڕاستە خوایە عالیەها سافیلەها خوایە ژێر و ژووران بکەی خوایە حەقی میلەتیان لێ بکەرەوە خوایە ئەم میلەتیان تووشی سیل و سەرەتان کردووە تووشی زەخت و شەکرە کردووە خوایە هەمویان تووشی سیل و سەرەتان کەی خوایە تووشی زەخت و شەکرەیان کەی خوایە لە ناویان بەری خوایە سوک و ڕسوایان کەی و ئەم میلەتیان ئاوا لێ کردووە میلەتیان تووشی خەیران کردووە تووشی نان بڕین و برسێتی کردووە خوایە هەمویان برسی کەی یا ڕەبی خوایە هەمویان توینی کەی یا ڕەبی خوایە تۆڵێ ئەم میلەتیان لێ بکەرەوە و ئەم میلەتیان تووشی عراجی و ناڕەحەتی کردووە یا ڕەبی خوایە بە ئیمانۆمان ژێنە بە ئیمانۆمان برنە بە ئیمان و زیندومان کەرەوە خوایە بەسەی بە کەساسی دامایی ناو قەبرمان نابێتەوە لە ناو قەبرە لە بەرزەخا پێغەمبەرمان ناسێتەوە بانگمان بکە دەرمان نەکا یا ڕەبی خوایە و پێغەمبەر نازدارە تکا و شەفاعەتمان بۆ بکە لە ڕۆژی قیامەتە لە ناو قەبر و بەرزەخا لە ڕۆژی قیامەتە سەربردی سیرات بانگمان کە وەک بەرقمان پەڕێنێتەوە بۆ سەر عەوزی کەوسەر چیمەنەکانی بەهەشت بەدەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ یا ڕەبی خوایە لێ دەپاڕێنەوە ئەو پێغەمبەرە نازدارەمان لێ ڕازی بێ بانگمان بکاو بە ئومەتی خۆیمان بزانێ و دەرمان نەکا پەروەردگارە یا ڕەبی خوایە لێ دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ڕەبی خوایە شەڕ و شۆڕ و ئاشوب و فیتنە لە وڵاتمان نادەی قاتی و گرانی و ناڕەحەتی لە وڵاتمان نادەی یا ڕەبی خوایە وڵاتمان تووشی قاتی و گرانی نەکەی بە برسێتی نەمان کوژی بە قاتی نەمان کوژی یا ڕەبی خوایە گیان کانی و کارێزمان بۆ بتەقێنە هەرزانی فەرعی بخەرە وڵاتمانەوە ئەوەی خێری بۆ وڵاتمان خوایە خێر و بەرگەر بژێنە بەسەریا ئەوەی شەڕی بۆ وڵاتمانەیە خوایە گیان ئەو شەڕە بشکێنەوە بەسەر خۆی و جێژداشە ئامین ئامین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين